ئامادەی ئاهەنگێک نابن کە لە دینی ئیسلامدا نەهات پێ. ئێمەی موسڵمان دوو جەژنمان هەیە، کورد بین یا عەرەب بین یا فارس بین یا تورک بین، هەر قەومیەتێک بین، ئومەتی ئیسلام تەنها دوو جەژنی هەیە، جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان. هەر کەسێک خۆی بە موسڵمان بزانێ نابێت لەو دوو جێژنە زیاتر بە جەژنی دابنێت. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کاتێک کە چوو بۆ مەدینە و هیجرەتی کرد، سەیری کرد ئەهلی مەدینە لە دوو ڕۆژدا ئاهەنگ دەجێڕن، یەومی میهرەجان و یەومی نەورۆز. فەرمووی چین ئەم دوو ڕۆژانە؟ وتیان ئێمە ئەوە دوو جەژنی قەومایەتی خۆمانە، دوو جەژنی تایبەتی خۆمانە لە جاهیلیەتدا پێش ئەوەی کە موسڵمان بین ئاهەنگمان تێیدا دەجێڕا. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی قەد ئەبدەلەکم الله بهما خەیڕا منهما، خوای گەورە بۆی بەدل کردوون بە خێرتر لەو دوو ڕۆژە، بە عید الفطر و عید الأضحى، جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان. نەیفەرموو قەیناکە ئێوە ئەو ئاهەنگەتان بە ئاهەنگی قەومی و نەتەوایەتی بێ و ئاهەنگی شەرعی و دینیشتان ئەوە نەورۆز و قوربان و ڕەمەزان بێ. نەخێر، فەرمووی ئێوەی موسڵمان لەمە دوا دوو جێژنتان هەیە. کەواتە ئینسانی موسڵمان نابێت دڵی خۆی خۆشکا بە شتێک کە لە دینی خوادا نەهاتووە، نابێ بەشداری ئاهەنگێک کا کە خوای پەروەردگار لێی ڕازی نییە. و بە تایبەتیش دەبینین ئەمڕۆ فارسەکان نەورۆز بە جەژنی خۆیان دەزانن، قبتیەکان نەورۆز بە جەژنی خۆیان دەزانن، فرعەونیەکان نەورۆز بە جەژنی خۆیان دەزانن. هەر هەمووی دەڵێ هی منە، بەڵام لە ڕاستیدا هی هەچ کەسێک بێ هی ئەهلی ئیسلام نییە. ئینسانی موسڵمان نابێت دڵی خۆی بە شتێک خۆش کات کە خوای پەروەردگار ڕێگای پێ نەدابین.